ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ ڕۆژی سێشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. پێدانی شارۆمەندی افتخاری بە سێ ژنە چالاکوانی بەندکراو لە ئێران. ناڕزایەتی 44 بەندکراو دژ بە حوکمی سێدارەی شەریفە موحەممەدی. گیان لە دەستدانی دوو کرێکار لە کوردستان. کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵکی شاری بروجێت. ناڕزایەتی کرێکارانی کیمیا سنعەتی مەبنا. پێدانی شارۆمەندی افتخاری بە سێ ژنە چالاکوانی بەندکراو لە ئێران. شۆرای شاری فابریانۆ لە ئیتالیا بە دەنگی هەموو ئەندامان شارۆمەندی افتخاری بە وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی، سێ چالاکوانی ژن کە لە ئێران حوکمی ئێعدامیان بەسەردا سەپێنراوە بەخشی. شۆرای شاری فابریانۆی ئیتالیا بە کۆی دەنگ بڕیاریدا بە پێدانی شارۆمەندی افتخاری بە سێ ژنە چالاکوانی ئێرانی بە ناوەکانی وریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمی ئێرانەوە حوکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. ڕۆژی هەینی حوتی خەرمانان مارتا ڕیچیۆتی ئەندامی ئەنجومەنی شاری فابریانۆ لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتیەکان نووسیوێتی کە بڕیارەکە بەهۆی چالاکی ئاشتیخوازیەکانیانەوە بە مەبەستی بەرگریکردن لە مافەکانی ژنان و کرێکاران بەو کەسانە دراوە. ناوبراو جەختی لەسەرەوە کردەوە کە پێدانی شارۆمەندی افتخاری هەوڵێکە بۆ پشتیوانی لەو کەسانەی کە لە پێناو ئازادی و کەرامەتی مرۆڤایەتیدا خەبات دەکەن. ناڕزایەتی 44 بەندکراو دژ بە حوکمی سێدارەی شەریفە موحەممەدی. ڕۆژی دووشەممە دەی خەرمانان 44 زندانی سیاسی لە بەیاننامەیەکی هاوبەشدا دژ بە سەپاندنی حوکمی ئەعدام بەسەر شەریفە موحەممەدی، پەخشان عەزیزی و وریشە مرادی ناڕزایەتیان دەربڕی بوو و داوایان کرد دەستبەجێ حوکمەکانیان هەڵبوەشێتەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە سەپاندنی حوکمی سێدارە بەسەر و سێ چالاکوانە بەشێکە لە سیاسەتە سەرکوتگەریەکانی حکومەت بۆ دروستکردنی ترس و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ناڕزایەتی جەماوەریەکان. واژۆکارانی بەیاننامەکە جەختیان لەسەر ئەوە کردەوە کە حکومەت نەک تەنیا کێشەکان چارەسەر ناکات، بەڵکو هەوڵ ئەدات گوشارەکان بۆ سەر چالاکانی مافی مرۆڤ زیاتر بکاتەوە. گیان لە دەستدانی دوو کرێکار لە کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکار لە شارەکانی کامیاران و سەحنە لە پارێزگاکانی سنە و کرماشان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتەکان کرێکارێک لە گوندی میرعەزیز سەر بە شاری سەحنە لە کاتی هەڵکۆڵینی چایەک لە ناو زەویە کەشاورزیەکانی ئەو ناوچەیە تووشی ڕووداوی کار بووە و گیانی لەدەستداوە. هاوکات کرێکارێکی بیناسازی لە شاری کامیاران بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداوی کار بوو و دەستبەجێی گیانی لەدەستدا. جێگای ئاماژەی لە ساڵی ڕابردوودا بەلانی کەم 2042 کەس بەهۆی ڕووداوی کار لە ئێران گیانیان لەدەستداوە و بە هەزاران کەسیش بریندار بوون. ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی لاوان. ڕۆژی دووشەممە دەی خەرمانان کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی لاوان دژ بە خراپی دۆخی ژیان و مایشەتیان کۆبوونەوە و دەستیان لە کار کێشایەوە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەم تەرخەمی و بایەخ نەدانی بەرپرسان بە تەندروستی و ئیمەنی شوێنی کارەکانیان لە دۆخێکی زۆر خراپدان و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها بەکردەوە دەرهاتنی یاسای 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشوتان بوون. کۆبنەوەی ناڕزایەتی خەڵکی شاری بروجێر. ڕۆژی دووشەممە دەی خەرمانان خەڵکی شاری بروجێر دژ بە پشڕانی بەردەوام و بەبێ بەرنامەی کارەبا لەو شارە لە بەردەمی دارەی کارەبا کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان بەهۆی پشڕانی بەردەوامی کارەبا لەو شارە زیانێکی زۆر بەر خەڵک کەوتو، تەنانەت ژیان و مایشەتی خەڵک تووشی کێشە کراوە. ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە ناکارەمەی بەرپرسان خوازیاری پێڕاگەیشتنی خێرای دەوڵەت لەسەر کێشەکانیان بوون. ناڕزایەتی کرێکارانی کیمیای سنعەتی مەبنا.
ڕۆژی ڕابردوو کرێکارانی کیمیا سەنعەتی مەبنا لە چابەهار دژ بە پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان زۆربەی کارە زەحمەتەکان بە نیروکارەکانی ئەو ناوچەیە درێت و تەنانەت سەرەڕای جیاکاری لە هەقدەستەکاندا بۆ ماوەی چەند مانگە هەقدەستیان پێ نەدراوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان لابردنی جیاکاری لە هەقدەستەکاندا و هەروەها دابینکردنی ئەمنیەتی پیشەیی بوون. بەڵام بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە بێبەشبوون لە دەرمانی بەندکراوێک لە زیندانی وەکیلابادی مەشهەد. عەباس وەحدیان شەهرودین و سەر و چالاکی مەدەنی و بەندکراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد سەرڕای خراپی دۆخی تەندروستی لە سەرەتاییترین دەرمانەکانی بێبەش کراوە. ناوبراو مانگی ڕێبەندانی 1400 هەتاوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و هەروەها هاوکاری لەگەڵ نایارانی کۆماری ئیسلامی حکمی 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە سەرڕای پێشنیاری پزیشکی زیندان بۆ پێدانی مرەخەسی دەرمانی نەک تەنیا مرەخەسی پێنادرێت بەڵکو لە سەرەتاییترین پێداویستیەکانیشی بێبەش کراوە. بینەرانی خۆشەویست گەشتیاوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بە هەموو.